نییە یا کەسانێکن بۆ خۆیان وەکو شخص بەشداریان لەو خۆپیشاندانە کردووە یا خەڵکانێکی ترن ئەیانەوێ فەتێکەش پێشنە ناو ئەو مەسەلەیەوە بەڵام هەر جۆرێکیان بێ من شخصی خۆم ئیدانەی بارەگا سووتاندنەکەم لەلایەن هەر کەسێکەوە بێ لەلایەن پەکەکەوە بێ لەلایەن گۆڕانەوە بێ لەلایەن یەکێتیەوە بێ لەلایەن خەڵکی خۆپیشاندەرەوە بێت ئەو جۆرên kiryaran wê bibne sedemên çi tiştên dî çêbin کاکە yani ew cora kirdarane çî lê ekewêtewa ئەوە دانیشی ئەوە زۆر شتێکی خراپە ئەوە ئاشتی کۆمەڵایەتی تێگەچێت ئەوە یەکێکی نەتەوەی لە نێوان کوردانە لاوازە بێ ئەوە لەوانەیە شەڕی ناوخۆیی بە دوای خۆیدا بێنێ ئەم کردەوانە ئەم جۆرە هەڵسوکەوتە هەسوکەوتی نادیموکراتیشن و هیچ شادەیەکیشی نییە بۆ میلەتەکەمان ئەو بارەگایانە کاوانەی سووتێنن ئەوێ سوێنێ بە تاریخ خۆیان چاک بکرێتەوە هێندەی تر وەزعی ئابووری کوردستان بەرەو خراپیەدا دکتۆر لەگەڵمان بمێنەرەوە چینەوە لای پامنێرمان هەڵۆ محەممەد لە کەلار ئەڵۆ ئەم کاتت باش کێن ئەوانەی هاوار دەکەم بژی ئاپۆ لە کاتی سوستاندنی بارەگای پارتی بەڵێ من ئەوەی کە لە وێنەکانە دەردەکەوێت دیارە ئەوانی کە من بینیم کۆمەڵە گەنجن ینی ناسێنەوە بۆ من نازانم ئەوانە سەربەچلانێکن یاخۆ سەربەچلانێکی دیاریکراونیە کێ نادوێتێن ئەو خۆپیشاندەرانە ئەوانی کە لە وێنەکانە دەردەکەوتن ئەوە بەدەنگ بەر هاواریان دەکرە و کارانیان دەکتەوە بۆ شتێکی دیکە شەیەوەیە کە من لەگەڵ بەرپرسیەکی سیاسی لە ناوچەکە قسەم کرد کە سەر بە یەکێتی نیشتمانی کوردستانە باسی لەوە کرد ئێمە لە دوێنێوە هەوڵەکانمان خستۆتە گەر کە ئەم ڕووداوە ڕوو نەدا و داوامان لە تەواوی حزبولانە سیاسەکان کردووە کە ئەو ڕووداوانە ڕوو نەداوە تەواوی ئۆرگانەکانی خۆشمان باشە هەڵۆ ئەم ناوچەی پارتیە کە ئێستا سوێنراوە لە دیمەنەکانیان دیارە تەسلیم بە هێزە ئەمنیەکان کرا اینجا سوێنرا یاخود خەڵکەکەی تێدا بوو کە هێرش کرا بسووتێنرێت بەرپرسی لە قیپارتی دیموکراسی کوردستان لە تۆڕی میدیایەوە باسی لەوە کرد کە ئەوان بیناکە سۆڵەکەن و ڕادستی هێزە ئەمنیەکانی دەکەن بەڵام دوایەوەی ڕادستی هێزە ئەمنیەکان کرا هەر ئەوەندەی کە خاستەوانە تایبەتەکانی و بینایە ئەو بارەگایە ئەویان چۆڵ کرد خۆپیشاندەران بە لێشە و بەسەر هێزە ناوخۆیەکاندا هات بوونیان هێشت ئەسڵەن ئەوە نەیانتوانی بەرگەیشیان پێ بگرن چونکە ژمارەیەکی زۆر خەڵک لەوێ بوو و دواتر ڕۆژنامەی بیناکەەوە سووتانیان دواتریش هێزە ناوخۆیەکانەوەیان بە خەڵک گوت باچی بۆ کەسێک نەسووتێ هەڵۆ دروشمی ئەم خەڵکە چییە هۆکاری هێرشکردن و سوستاندنی بارگای پارتی یعنی لە کاتی هێرشکردنە چ دروشمێکیان نەگوتەوە تەنها ئەوەیە کە دەبێت ئەو بینایەت سۆڵکەن لە ناوچەی نەمێنی چونکە ئەوان باس لەوە دەکەن کە هۆکاری دروستنی قەیرانی دارایی و